کاتێک زەرورەتێکی گفتمانی و نەزەری و پێداویستیەک بۆ شرۆڤکردنی گوتار لە کۆمەڵگایەکدا بە پێی پێداویستەکانی خۆی دێتاراوە ئەرکێک لە ئەرکەکانی میدیا ئەوەیە کە هەوڵ بدات لایەنە جۆرا و جۆرەکان و بیرجیاوازان و یان هەڵگرانی ئەو گوتارە کۆ بکاتەوە. پرسی گوتار و بابەتی گوتار پرسێکی گرنگی کەلتوریە. گوتار لە ڕاستیدا دیاردەیە جوڵایە بزاوتێکی کەلتوریە کە لە کۆمەڵگایەکدا کە کەلتوری بە پەراوێز کراو تێیدا کراوەتە پەراوێز و هەوڵی بە پەراوێزکردن و بە پەراوێزمانەوەی دەدرێت. دیارەمە بەس گوتاری سیاسیە. لە کوردستانی ڕۆژهەڵات چی گۆڕاوە؟ گوتاری باندەست گۆڕاوە. چی هەندەدا بوو ئەوەی کە هەست بە زەرورەتی لەدایکبوون یان دەنا جوڵاندن یان دەنا بەرهەمهێنانی گوتارێکی نوێ بکرێت. بەحسی ڕۆژهەڵات چەقی یا ڕۆژهەڵات مەحوەری یا ڕۆژهەڵاتەوەری ئێستا خوێندنەوەیەکی ورد و بە خۆداچوونەوەیەکی وردە بە گوتاری ڕۆژهەڵاتدا لە بەرامبەر ئەو خەسار و بێدەنگی و نەکسەیی و ئەو پاشکسە و چۆکدانی کە ئێستا لە گوتاری ڕۆژهەڵاتدا لە ڕۆدی سیاسیدا و لەلایەن ئۆپۆزیسیۆنی کوردەوە بەشدەت دەیبینین. ئێستا هم دەسڵاتە لە پاشەکشێدایە لە کەمبوونەوەدایە. پرسیار ئەمەیە ئەو میکانیزمانەی و ئەو هۆکارانەی کە ئەو هێز و دینامیکێت و توانایی بەخشی بوو بە بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان کە بتوانێت دەسڵاتی ناوەندی ناچار بکە بە ئەوی دانووسانێکی بەرابەری لەگەڵا بکە لەکوێ؟ ئەمنیش خاڵەکەی کە دوایە من پەڕیمە نێوقسەکانتان لەوانەیە هەر ئێرە بوو بێت ئەو گوتارەی کە ئەو کاتە لە دۆخێکی دیاریکراودا بە پێناسەکانی ئەو کاتەوە توانیوێتی پاشەکشە بەو هێزە باڵا دەست و باندەستە بکات و بە قەولی ئێوە کە ئاماژەتان پێکرد بهێنێتە سەر مێزی گفتوگۆ خودی گوتارەکە هەتا ئێستا لەوە ناچێکە لە هێڵە گشتیەکانیدا گۆڕانێکی سیر و سەمر هات بێتە ئاراوە. بۆیە ئەمنیش پرسیار دەکەم کامانە نەو گۆڕانکاریانە ئەگەر باز لە شکستی تاکتیکیە و یا شکستی نظامیە بە هەرحاڵ ئەو ناتوانێت پێناسی شکست لە گوتاریشدا بکاتوانە. بۆیە من پێم خۆشە ئەلێرەدا ئێوە زیاتر من پرسیار زیاتر دەربارەی پێداویستەکان من بە پێچەوانەوە من پێم وایە گۆڕانکاری زۆر هەرا و بنەڕەتی لەو گوتارەدا دروست بووە بە پێچەوانی بۆ چونۆکەی ئەتوانم ئاماژەی زۆر ورد بۆ مەسەلانە بخینێەوە بۆ نمونە هیچێک نییە ئیلا ئەوەی کە هەموو هێزەکان هەموو تواناکان هەموو دەسڵاتەکان هەموو ئایدەکان کۆبەند بکرێت لە پێناوی خزمەتکردن بە قەزەی ڕۆژهەڵاتی کوردستان سەرڕای ئەوە یەکێتی نیشتیمانی کورد لە هەموو پارچەکانی کوردستان ڕەچاو دەکرێت بەڵام دەبێت ئەم کارە بکرێت. چەندە ئەمە معقوڵە چەندە ئەمە چۆن بڵێن دەتوانێت جێگا بگرێت کە بەردەوام پێناسەی بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵاتی یا پێناسەی بزوتنەوەی کوردی بە فاکتۆر یا بە پێوانەی چەکدار بوون و چەکدار نەبوون هەڵسەنگێتری واتە قەتعەن ناتوانێت من نمونەی زۆر دێنینەوانێ ئێمە وەک واقعەک دەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی گەورە لە مەنتەقەدا چ لە کاتی دەسڵاتداری خۆیدا چ پێش ئەوەی بگاتە دەسڵات لەگەڵ حکوومەتی ئێران پەیوەندیکی زۆر نزیک و هەراوی هەبووە. هێزی تریش دەبینین لە مەنتەقەکەدا لەگەڵ حکوومەتی ئێران پەیوەندی زۆر نزیک و هەراوی هەبووە. جگەر لە حکوومەتی ئێران لە حکوومەتەکانی تریش پەیوەندی هەراویان هەبوو. هێزی گەورە لە باشوور دەبینین لەگەڵ حکوومەتی تورکیا پەیوەندی زۆر بەرفراوان و گەورەی هەبووە.